ئالۆزی کەوتە نێوان نوێژخێنانی مزگەوتەکە و بۆ هۆیشەوە لەلایەن پۆلیسی سلێمانیەوە 9 کەس دەستگیر کران. شایەتحاڵەکانی ڕووداوەکە بە NRT ڕاگەیان ژمارەی گەنجی مزگەوتەکە ڕێگەیان نەداوە پێش دەستپێکردنی وتاری هەینی قورئان بخوێندرێت و لە بەرامبەریشدا ژمارەیەک هاوڵاتی تر دژی ئەو بڕیارە وەستاونەتەوە. کاتژمێر 11:45 خولەکی ڕۆژی هەینی و بە نزیکەی 20 خولەک پێشبانگی نوێژی هەینی لە مزگەوتی جەمالی حاجی عەلی کە دەکەوێتە گەڕەکی قالاوەی شاری سلەیمانی کێشە دەکەوێتە نێوان بەشێک لە نوێژخوێنانی مزگەوتەکە و ئەو مامۆسایەی ماوەی 2 هەفتەیە لەو مزگەوتە وەکو وتار خوێن دەست بەکار بووە. بە پێی وتەی بەشێک لە ئامادەبوانی نوێژی هەینی و مزگەوتە هۆکاری دروستبوونی ئەو کێشەیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە مامۆستای نوێی مزگەوتەکە لە پێش بانگی نوێژی هەینی ڕێگادا قورئان بخوێنرێ کە ئەوەش بەلای هەندێک لە گەنجانی مزگەوتەکەەوە قبوڵکراو نەبووە و بەکارێکی داهێنراوی دینیان داناوە و خۆشیان دەڵێن مامۆستای پێشتری مزگەوتەکەیان بەی شێوەیە قورئانی پیرۆزی لە پێش وتار و نوێژی هەینی نەخوێندووە کە ئەوەش وای کردووە پێکدادان لە نێوان بەشێک لە گەنجانی مزگەوتەکە و ئەوانەش ڕوو بدا کە لەگەڵ ئەوە بوون قورئان بخوێنرێ. قورئان خوێندن وڵای شتێکی بیدعەیە نابێت بخوێنرێ لەبەرەوەی هۆ شتێکی وا هەر نەبوو ئەنجا مامۆستا لە کانیگۆمە بۆ لە کانیگۆمە ئەو فەرەنە باشیان لێیە ئێمە ئەمانەی ئەو مامۆستایە لێرە نەمێنێ حەز ناگەن لێرە بمێنێ هیچ ئەوان هەر قەنەعاتیان پەلامانی مامۆستایە نابرا ئەگەر ئێمە چوار ریشپی ئەگەر دیفاع ئامادە نەکرا دوورمان نەخستان ڕەنگە مامۆستان بخنکانە وەڵاهی 4 ساڵیش ئەم مزگەوتێ مەر ئاژاوەی تایە برا هەری خۆی ئەمڕۆ نەبوو. هاوکات دوای ڕووداوەکە هێزەکانی پۆلیس گەیشتنە مزگەوتەکە و 9 کەسیان لەو گەنجانەی ڕوبەڕووی مامۆستای مزگەوتەکە بوونەوە دەستگیر کرد. وتەبێژی پۆلیسی سلێمانیش ڕێگەیان لە ئێستادا ئەو 9 گەنجە بە پێی ئەو یاسایی کە ڕێگە دەگرێت لەوەی فەرمانبەرێکی حکومی ڕوبەڕووی پەلامار ببێتەوە لە بنکەی پۆلیسی ڕزگاری دەستگیر کراون. پێشتر مامۆستایەکی تری ئاینی بەڕێز لەو مزگەوتە بۆ دیارە مامۆستایەکی ئێستا سکاڵای تۆمارکردو تازە هاتوۆتە ئەو مزگەوتەوە لەلایەن چەند گەنجێکەوە هێرش کراوەتە سەری داوای یاسایی تۆمار کردو لە بنکەی ڕزگاری لەسەر ئەو دۆسیەش لە ئێستادا 9 کەس دەست بەسەرن تا بڕیاری دادوەرە گیرێت و یەکلایە بێتەوە کێشەکان. دوابەدۆی ڕووداوەکەش بەشێک لە مامۆستایانی ئاینی هاوڕێی ئەو مامۆستایە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی کۆبوونەوە و داواشیان کرد وەزارەتی ئەوقاف مزگەوتەکان زیاتر کۆنتڕۆڵ بکە. ئەو مامۆستا وتاربێژەی مزگەوتی جەمالی حاجی عەلی ڕایگەیان لەلایەن یەکێک لە گەنجەکانەوە هەڕەشەی کوشتنی لێکراوە و پێی وتراوە چیتر نەگەڕێتەوە بۆ ئەو مزگەوتە و خۆشی دەڵێ ڕووداوەکە پلان بۆ دارەژاو بووە و دەژڵێ سکاڵای تۆمار کردووە. گەنجێکیان هەستا قورئانەکەی بەدەستی خۆی فڕەدا وتیان بیدعەکاریە لە مزگەوتەکە نابڕێ و ئێمە جارێکی کەشتی وا قبوڵ ناکەین کە دروست بێ سوورەتی کا بخوێنرێ دروستە سوورەتەکانی کەش بخوێنرێ. خاوەنی مزگەوتەکە جنێ و سوکایەتێکی زۆری پێکرا لە ناو مزگەوتەکە و لە بەردەم شورتەی ڕزگاریش گەنجێکی شەروال کورتی دزداشە کورتی ڕژدرێژ سوێنی خوارد و بەڵێنی داوتی ئەبێ ئەو مەلایە بکوژم ئەو مزگەوتەیش بتەقێنمەوە. بەشێک لە نوێژخێنانی مزگەوتەکە دەڵێن ئەو مامۆستا وتاربێژەی لە ئێستادا لە مزگەوتەکاندا وتار دەخوێنێتەوە لەلایەن بنیادنەری مزگەوتەکەەوە دانراوە. لە بەرامبەریشدا وتەبێژی وەزارەتی ئەوقاف ڕایگەیان هیچ کەسێک بێجگە لە وەزیری ئەوقاف ناتوانێت مامۆستایەکی ئاینی دابنێت و لەبارەی ڕووداوەکەشەوە ئەوەی خستە ڕوو کە تا ئێستا چاوەڕوانی وردەکاری ڕووداوەکانی ئەو مزگەوتە دەکەن. مزگەوتەکان بەشێکن لە مؤسسەی دینی سەر بە وەزارەتی ئەوقاف بۆیە ئیدارەکردنی مزگەوت لە بەرپرسیارەتی مامۆستای مزگەوتەکەیە. مامۆستای مزگەوتەکە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف کار دەکات هیچ کەسێکی کە لە دەرەوەی مزگەوت بۆی نییە بێتە ناو مزگەوت و بڕیاری خۆی بسەپێنێ. سەرەڕای ئەو گرژیانە وتاری هەینی لە مزگەوتەکە خوێنرایەوە و هەندێک لە نوێژخێنانی مزگەوتەکەش ئەو گەنجانەیان بەلایەنگری بۆ فکری سەلافیەت تۆمەتبار کرد. کارۆ ڕەحمان NRT